بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشند و مهربان. يا أيها الناس اتقوا ربكم إن زلزلة الساعة شيء عظيم. أي خلچينا لپروردگارتان بترسنو خوتان لخشمي بپاريزن چونکە بەڕاستی زەوی لەرزەی قیامەت و کاولبوونی بوونەوەر کارەساتێکی زۆر گەورەیە و ڕووداوێکی سام ناکە. يوم ترونها تذهل كل مرضعة عما أرضعت وتضع كل ذات حمل حملها وترى الناس سكارى وما هم بسكارى ولكن عذاب الله شديد. لو ڕۆژەدا کە کارەساتەکەت دەبینن هەموو شیردەرێک لە شیرە خۆرەکەی بێ ئاگا دەبێت و فەرامۆشی دەکات. هەموو سک پڕ و دووجیانێکیش کۆرپەلەکەی دادەنێت. خەڵکی دەبینیت وەکو سەرخۆشن، لە ڕاستیدا سەرخۆشیش نین، بەڵکو سزای خودایی زۆر سەخت و سامناکە و سەری لێ شێواندون. ومن الناس من يجادل في الله بغير علم ويتبع كل شيطان مريد. هەندێ لە خەڵکی دەبینیت بەبێ هیچ زانستی و زانیاریەک دەربارەی گەورەی و دەسەڵاتی خودای پەروەردگار مجادلە دەکەن و باس و خواز دەکەن و شوێن هەموو شەیتانێکی یاخی و سەرکەش دەکەون. كتب عليه أنه من تولاه فأنه يضله ويهديه إلى عذاب السعير. لەسەر شەیتان بڕیاردراوە بێگومان ئەوەی شوێنی بکەوێت و بەگوێی بکات، ئەوە بەڕاستی گومڕای دەکات و ڕێگەی بۆ خۆش دەکات تا بەرەو سزای دۆزەخ بیبات. يا أيها الناس إن كنتم في ريب من البعث فإنا خلقناكم من تراب ثم من نطفة ثم من علقة ثم من مضغة مخلقة وغير مخلقة لنبين لكم ونقر في الأرحام ما نشاء إلى أجل مسمى ثم نخرجكم طفلا ثم لتبلغوا أشدكم ومنكم من يتوفى ومنكم من يرد إلى أرذل العمر لكي لا يعلم من بعد علم شيئا وترى الأرض هامدة فإذا أنزلنا عليها الماء اهتزت وربت وأنبتت من كل زوج بهيج. أي خەڵچینە ئەگەر ئێوە گومانتان لە زیندوو بوونەوە هەیە ئەوە چاک بزانن کە ئێمە سەرەتا ئێوەمان لە خاک و خۆڵ دروست کردووە، لەوە دوانەوەکان لە نوتفەیەک پەیدا بوون، پاشان نوتفەش دەبێتە خۆ هەڵواسەرێک لەناو منداڵداندا، لەوە دوا دەبێتە گۆشتپارەیەکی تەواو و سەر و سیمادار یان ناتەواو. هەموو ئەم شتانە دەهێنینەوە یادتان تا بۆتان ڕوون بکەینەوە کە ئێمە ئاوا ئێوەمان دروست کردووە و دووبارە دروستکردنەوەشتان لامان ئاسانە. ئەوەشی بمانەوێت لە منداڵدانەکاندا جێگیری دەکەین تا کاتێکی دیاری کراو، لەوە دوا بە ساوایی و بە بچووکی دەرتان دەهێنین لە سکی دایکتان، دوایی بۆ ئەوەی گەورە ببن و بگەنە ئەو پەڕی هێز و تواناتان، هەتانە دەمرێنرێت بە گەنجی، هەشتانە دەگەڕێنرێتەوە بۆ پەرپوترینی تەمەنەکان، بۆ ئەوەی هیچ شتێک نەزانێت دوای ئەوەی جاران دەیزانی. بەڵگەیەکی تریش لەسەر زیندووبوونەوە ئەوەیە کە ئەی ئینسان تۆ زەویش دەبینیت وشک و برنگە،
جا کاتێک ئاوی بارانمان بەسەردا باراند دادەچڵەچێت و دەلەرزێت و تۆوەکان چەکەرە دەکەن و ڕەگ و چڵ دەردەکەن و دەڕوێن ئەوسا لە هەموو جۆرە گژ و جیا و گوڵ و گوڵزارێکی جوان جووت دەڕوێنێت. ذلك بأن الله هو الحق وأنه يحيي الموتى وأنه على كل شيء قدير. ئەم شتانەی کە باسکران بۆ ئەوەیە کە دڵنیابن هەر خوددا زاتێکی حەق و ڕاستە، بێگومان هەر ئەویش بە ئاسانی مردووان زیندوو دەکاتەوە و بەڕاستی ئەو پەروەردگارە دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە. وأن الساعة آتية لا ريب فيها وأن الله يبعث من في القبور. بێگومان قیامەتیش هەر بەرپا دەبێت و پێش دێت و هیچ گومانی تێدا نییە و بەڕاستی ئەو خوددایە هەر هەموو ئەوانەی کە لەناو گۆڕدان زیندویان دەکاتەوە و دەیان هێنێتە دەرەوە. ومن الناس من يجادل في الله بغير علم ولا هدى ولا كتاب منير. هەندێک لە خەڵکی هەن مجادلت دەربارەی ذاتی خوددا و سیفاتە پیرۆزەکانی دەکەن دوور لە هەموو زانست و زانیاری و بۆ چوون و کتێب و سەرچاوەیەکی ڕوون و ئاشکرا. ثاني عطفه ليضل عن سبيل الله له في الدنيا خزي ونذيقه يوم القيامة عذاب الحريق. هەندێک لەو جۆرە کەسانە ڕوو وەردەجێڕێت و شان هەڵدەتەچێنێت و فیز دەکات تا خۆی و خەڵکی لە ڕێبازی خوددا وەربجێڕێت. ئەو جۆرە کەسانە هەر لە دنیادا ڕیسوایی و خەجاڵەتی و سەرشۆڕی دەیانگرێتەوە، لە ڕۆژی قیامەتیشدا سزای سوتێنەری پێدەچێژین. ذلك بما قدمت يداك وأن الله ليس بظلام للعبيد. ئەوسا پێی دەوترێت ئەم سەرنجامە دەست پێشکەری خۆتە تووشت هاتۆتەوە، بێگومان خوددا بە هیچ جۆرێستەم لە بەندەکانی ناکات. ومن الناس من يعبد الله على حرف فإن أصابه خير اطمأن به وإن أصابته فتنة انقلب على وجهه خسر الدنيا والآخرة ذلك هو الخسران المبين. هەندێک لە خەڵکی هەیە تەنها لە یەک حاڵەتدا خوداپەرستی دەکات، ئەویش ئەو حاڵەتەیە کە دنیا بە دڵی ئەو بێت، ئەگەر تووشی خێر و خۆشی بوو دڵی پێی خۆشە، خۆ ئەگەر تووشی تاقیکردنەوەیەک هات سواری سەری خۆی دەبێت و هەڵدەگەڕێتەوە. ئابە حاڵەتەی دنیا و قیامەت لە دەست خۆی دەدات و زەرەرمەندی هەردوو لایە و هەر ئەوەشە خەسارەتمەند و زەرەرمەندی ڕوون و ئاشکرا. يدعو من دون الله ما لا يضره وما لا ينفعه ذلك هو الضلال البعيد. ئەو جۆرە کەسانە هانا و هاوار لە کەسێک دەکەن لە جیاتی خوددا یاخود پەنا بۆ کەسێک دەبەن نەزەرەر و نەقازانجی پێدەگەێنێت، ئەو حاڵەتە گومڕایی و سەر لێ شێواویەکی زۆر نابەجێ و دوورە. يدعو لمن ضره أقرب من نفعه لبئس المولى ولبئس العشير. نەفامان هانا و هاوار لە کەسێک دەکەن کە زەرەری زیاتر و نزیکترە لە قازانجی، ئای کە چەندەی یار و یاوەر و هاودەمێکی ناڕەسەن و خراپیان هەیە. إن الله يدخل الذين آمنوا وعملوا الصالحات جنات تجري من تحتها الأنهار إن الله يفعل ما يريد. بەڕاستی خوددا ئەو کەسانەی ئیمان و باوەڕیان هێناوە و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە دەخاتە باخەکانی بەهەشتەوە، چەندەها ڕووبار بەژێر درەختەکانیدا دەڕوات، بێگومان خودای گەورە هەر شتێکی بوێت ئەنجامی دەدات. من كان يظن أن لن ينصره الله في الدنيا والآخرة
فليمدد بسبب إلى السماء ثم ليقطع فلينظر هل يذهبن كيده ما يغيظ. ئەو کەسەی وا دەزانێت و وا گومان دەبات کە خوددا هەرگیز سەری ناخات و پشتیوانین لێ ناکات نە لە دنیادا نە لە قیامەتدا، دەبا پەتێک بە بەرزیەوە هەڵبواسێت ملی خۆی پیادا بکات ئینجا بیبڕێت و خۆی بخنچێنێت. یاخود کەسێک وا گومان دەبات کە هەرگیز خوددا پێغەمبەر و پەیامەکەی سەر ناخات لە دنیا و لە قیامەتدا، با بڕوا بهێنێت بە ئاینێکی ئاسمانی پاشان پاشگەز بێتەوە، با تەماشا بکات و بزانێت ئەو پیلان و فێڵ و نەخشەیەی ڕق و کینە و بغزی لا دەبات. وكذلك أنزلناه آيات بينات وأن الله يهدي من يريد. ئابە شێوەیە قورئانمان دابەزاندووە کە ئاەتەکانی هەمووی ڕوون و ئاشکران. بەڕاستی خوددا هەر کەسێکی بوێت شایستە بێت بەم قورئانە هیدایەتی دەدات. إن الذين آمنوا والذين هادوا والصابئين والنصارى والمجوس والذين أشركوا إن الله يفصل بينهم يوم القيامة إن الله على كل شيء شهيد. بەڕاستی ئەوانەی ئیمان و باوەڕیان هێناوە و ئەوانەشی کە بوونەتە جوو لەگەڵ سابئەکاندا کە فریشتە پەرست یا ئەستێرە پەرستن و گاورەکان و ئاگر پەرستەکان و ئەوانەی کە هاوڵیان بۆ خوددا بڕیارداوە، بێگومان خودای گەورە لە ڕۆژی قیامەتدا جیایان دەکاتەوە لە یەکتر و بڕیاری خۆی دەدات لەسەریان. بەڕاستی خوددا شایەتە بەسەر هەموو شتێکەوە. ألم تر أن الله يسجد له من في السماوات ومن في الأرض والشمس والقمر والنجوم والجبال والشجر والدواب وكثير من الناس وكثير حق عليه العذاب ومن يهن الله فما له من مكرم إن الله يفعل ما يشاء. ئایا نەتبینیوە و نەتبیستووە کە بەڕاستی هەر کەس و هەرچی هەیە لە ئاسمانەکان و زەویدا سوژدە بۆ خوددا دەبن، هەروەها خۆر و مانگ و ئەستێرە و چیاکان و درەخت و ماڵات و زۆرێک لە خەڵکی، زۆرێکیش خۆی شایستەی سزا و تۆڵە کردووە. جا ئەوەی خوددا قەدر و ڕێزی بشکێنێت و ڕیسوای بکات ئەوە هیچ ڕێز لێنەرێکی نییە. بەڕاستی خوددا ئەوەی بیەوێت دەیکات. هذان خصمان اختصموا في ربهم فالذين كفروا قطعت لهم ثياب من نار يصب من فوق رؤوسهم الحميم. ئەمانە دوو دەستەی دژبەیەکن، ئیمانداران و بێباوەڕان، کردیانە کێشە لەبارەی پەروەردگاریانەوە لە زات و سیفات و قەزا و قەدەری و هەتا دوای. جاوانیان کە بێباوەڕ بوون پارچە پۆشاک لە ئاگر بڕاوە بە باڵایان، ئاوی زۆر لە کوڵ لە سەرویانەوە دەکرێت بەسەریاندا لە دەرەنجامی سەرسەختی و سەرکەشیاندا. يصهر به ما في بطونهم والجلود. ئەو ئاوە لە کوڵا هەرچی لە ناو سکیاندا هەیە بە پێستەکانەوە دەیتوێنێتەوە. ولهم مقامع من حديد. گورزیش لە ئاسن بۆ پیاماڵین و لێدانیان ئامادەکراوە. كلما أرادوا أن يخرجوا منها من غم أعيدوا فيها وذوقوا عذاب الحريق. هەرکە هەوڵ بدەن و بیانەوێت خۆیان ڕزگار بکەن و لەو سزایە هەڵبێن، بەقامچی و تێهەڵدان دەگەڕێندرێنەوە ناوی و پێیان دەوترێت بچێژن سزای سوتان و ئاگر.
إن الله يدخل الذين آمنوا وعملوا الصالحات جنات تجري من تحتها الأنهار يحلون فيها من أساور من ذهب ولؤلؤا ولباسهم فيها حرير. براستي خدا ئەو کەسانەی کە باوەڕیان هێناوە و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە دەخاتە ناو باخەکانی بەهەشتەوە کە چەندەها ڕووبار بەژێر درەختەکانیدا و بەبەردەم کۆشکەکانیدا جاری و ڕەوانە دەستیان دەڕازێنرێتەوە بە بازنی ئاڵتون و مرواری لە شێوەی سەعاتی دەست و هەر جۆرێکدا کە حەزی لێ بکەن پۆشاکیشیان لەو بەهەشتەدا ئاوریشمی جوان و نایاب و هەمە ڕەنگە. وهدوا إلى الطيب من القول وهدوا إلى صراط الحميد. ئەو بەختەوەرانە ڕێنمووی کراون بۆ گفتاری جوان و پەسەند هەروەها پێشتر ڕێنمووی کرابوون بۆ ڕێبازی ئەو پەروەردگارەی کە شایستەی شکر و سوپاسە. إن الذين كفروا ويصدون عن سبيل الله والمسجد الحرام الذي جعلناه للناس سواء العاكف فيه والباد ومن يرد فيه بإلحاد بظلم نذقه من عذاب أليم. بێگومان ئەوانەی کە بێ باوەڕبوون و دژایەتی ڕێبازی خوددا بە جۆرەها شێوە دەکەن و نایەڵەن خەڵکی ڕووبکاتە مزگەوتی حرام کە بڕیارمان داوە بۆ هەموو خەڵکی بێت چون یەکە بۆ ئەوانەی کە لەوێ دەژین یا ئەوانەی لە شوێنانی ترەوە بۆی دەچن جا ئەوەی بێوێت بەهۆی یاخی بوون و لادانەوە ستەم بکات ئەوە سزایەکی بە ئازاری پێدەچێژین. وإذ بوأنا لإبراهيم مكان البيت ألا تشرك بي شيئا وطهر بيتي للطائفين والقائمين والركع السجود. أي پیغمبر بەیاد بێنە کاتێک شوێنی کابمان دیاری کرد بۆ ئیبراهیم دوای تەوابوونی فەرمانمان پێدا کە هیچ جۆرە هاوڵێکم بۆ بڕیار نەدەیت و بیکە بە بنکەی یەک خوداناسی و ماڵی من پاک بکەرەوە بۆ ئەوانەی بە دەوریدا دەسوڕێنەوە یاخود بە پێوەن یان لە کوڕنووش و سوژدە بردندان. وأذن في الناس بالحج يأتوك رجالا وعلى كل ضامر يأتين من كل فج عميق. جابانجی خەڵکی بکە و جار بدە لە ناویاندا بابێن بۆ حەج ئەوانیش بە پیادە دێن بەدەم بانگەوازەکەتەوە یا بە سواری ئەو شترانەی کە دووری ماوەکە لاوازی کردوون و لە هەموو ڕێگەیەکی دوورەوە هەردێن. ليشهدوا منافع لهم ويذكروا اسم الله في أيام معلومات على ما رزقهم من بهيمة الأنعام فكلوا منها وأطعموا البائس الفقير. بۆ ئەوەی سوود و کەڵکی مادی و معنەوی بەدەست بهێن و ببین و یادی خوداش بکەن و ناوی پیرۆزی بەردەوام لەسەر زاریان بێت لە ڕۆژانێکی دیاری کراودا کە ڕۆژانی عەرەفە و جەژنی قوربانە تەکبیرەی لەبەیک اللهم لەبەیک لەبەیک لا شەریکە لەکە لەبەیک إن الحەمدە والنعمەتە لك والملك لا شريك لك لحجدا الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد للروجاني ججندا فراموج نكن هەروەها ناوی خدا بسم الله بکەن لە کاتی سەربڕینی ئەو ماڵاتانەدا کە پێمان بەخشیون ئەوسا لە گۆشتەکەی بخۆن و بەشی هەژار و نەدارانیشی لێ بدەن. ثم ليقضوا تفثهم وليوفوا نذورهم وليطوفوا بالبيت العتيق. لەوە دوا
با چڵک و ئارەق و مونی نۆک لە خۆیان دوور بخەنەوە ئیحرام بشتێنن هەروەها وەفا بکەن بە نەزرەکانیان و جێبەجێ بکەن و بە دەوری ماڵی دێرین و بە نرخی خوددا کەعبەدا با تەواف بکەن ذلك ومن يعظم حرمات الله فهو خير له عند ربه وأحلت لكم الأنعام إلا ما يتلى عليكم فاجتنبوا الرجس من الأوثان واجتنبوا قول الزور حج أوبو كباسكرا جا ئەوەی کە سنوورەکانی خوددا بپارێزێت و بە گەورەت دایان بنێت و ڕێزی لێ بگرێت بێگومانەوە چاکترە لای پەروەردگاری بێ پاداش نییە گۆشتی مەڕ و بزن و گاو وشتر بۆتان حەڵاڵە جگەل لەوانەی کە بەسەرتاندا دەخوێندرێتەوە و قەدەغە کراوە جا لەبەر ئەوە خۆتان لە پەرستنی بتەن ناپوخت و بێنرخەکان بپارێزن هەروەها لە گفتاری درۆ و قسەی هەڵبەسترا و خۆتان دوور بگرن حنفاء لله غير مشركين به ومن يشرك بالله فكأنما خر من السماء فتخطفه الطير أو تهوي به الريح في مكان سحيق هەوڵ بدەن هەمیشە شوێن ڕاستی بکەون و ملکەج بن بۆ حەق لەبەر خاتری زاتی خوددا نەکەن هیچ شەریک و هاوڵێکی بۆ بڕیار بدەن جا ئەوەی هاوڵ و شەریک بۆ خوددا بڕیار بدات وەکو ئەوە وایە لە ئاسمانەوە بەر ببێتەوە و باڵندە پەلاماری بدات و پارچە پارچەی بکات یاخود ڕەشەبایەکی بەهێز بیفڕێنێت و بیبات بۆ شوێنێکی دوور و قوڵ ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب بەو شێوەیەی کە حەج باسکرا پێویستە ئەنجام بدرێت جا ئەوەی ڕێز دادەنێت بۆ دروشم و بەرنامەکانی خوددا ئەوە نیشانەی پارێزکاری و لە خوددا ترسانی دڵەکانە لكم فيها منافع إلى أجل مسمى ثم محلها إلى البيت العتيق بۆتان هەیە چەندەها سوود وەرگرن لەو ماڵاتەی دانراوە بۆ قوربانی تا کاتی دیاریکرا و کە ڕۆژانی جەژنی قوربانە لەوە دوا شوێنی سەربڕینیان بەرەو ماڵە دێرینەکەی خودای گەورەیە ولكل أمة جعلنا منسكا ليذكروا اسم الله على ما رزقهم من بهيمة الأنعام فإلهكم إله واحد فله أسلموا وبشر المخبتين بۆ هەر ئومەتێک لە ئومەتانی پێشوو ڕێو شوێن و بەرنمەیەکمان بۆ داناون بۆ خوداپەرستی و قوربانی تا ناوی خوددا برن لە کاتی سەربڕینی ماڵاتەکاندا خدای ئێوە خدایەکی تاک و تەنهایە هەمووتان تەسلیم و ملکەچی ئەو بن مژدەش بدە بە بەندە ملکەچ و فەرمان بەردار و دڵ ئاوەدانەکان الذين إذا ذكر الله وجلت قلوبهم والصابرين على ما أصابهم والمقيم الصلاة ومما رزقناهم ينفقون ئەوانەی کاتێک ناوی خوددا برا یا باسی دەسەڵات و ڕەحمەت و زات و سیفاتی کرا دڵەکانیان دادەسڵەچێت و تەزووی پیادا دێت ئەوانەی خۆگر و ئارامگرن لە بەرامبەر ئەو ناخۆشیانەوە کە تووشیان دەبێت ئەوانەی کە نوێژەکانیان بە چاچی ئەنجام دەدەن و لەو ڕزق و ڕۆزی کە پێمان بەخشیون دەبەخشن والبدن جعلناها لكم من شعائر الله لكم فيها خير فاذكروا اسم الله عليها صواف فإذا وجبت جنوبها فكلوا منها وأطعموا القانع والمعتر كذلك سخرناها لكم لعلكم تشكرون
ئێمە سەربڕینی قوربانیە دابەستەکانمان بڕیارداوە کە هەندێک بن لە دروشمەکانی خوددا کە لە کاتی حەج و جەژنی قورباندا ئەنجام دەدرێت. بێگومان خێروبێری زۆری تێدایە بۆتان، بازاڕی کڕین و فرۆشن دەجوڵێنێت و هەژاران تێردەبن لە گۆشت، پاداشتی زۆری قیامەتیش مسۆگەر دەکات هەتا دوایی. دەناوی خوددا ببن لە کاتی سەربڕینیدا، بڵێن بسم الله الله ئەکبەر کاتێک ئامادەکراون و ڕیزکراون بۆ سەربڕین. جاکاتێک کە سەربڕان و گیانیان تیادان نەما و پاککران و پارچە پارچەکران لێیان بخۆن و بەشی هەژاران و سوالکەرانی لێ بدەن. ئابەو شێوەیە ئێمە ماڵاتمان بۆ ئێوە ڕامهێناوە بۆ ئەوەی سوپاسی خوددا بکەن. لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم كذلك سخرها لكم لتكبروا الله على ما هداكم وبشر المحسنين. دڵنیابن هەرگیز گۆشتەکەی و خوێنەکەی بە خوددا ناگات، بەڵکو تەقوا و پارێزکاری ئێوە بەو دەگات و حسابی بۆ دەکات. ئابەو شێوەیە دەبینن بە چاوی خۆتان ماڵاتی بۆ ئێوە ڕامهێناوە تا لە کاتی سەربڕیندا الله ئەکبەر بڵێن و قەدری پەروەردگاری گەورە بزانن کە هیدایەتی داون و مژدەیش بدا بە چاکەکاران و خێرخوازان. إن الله يدافع عن الذين آمنوا إن الله لا يحب كل خوان كفور. بێگومان خوددا پشتگیری دەکات لەوانەی کە ئیمان و باوەڕیان هێناوە، چونکە بەڕاستی خوددا هەموو خیانەتکار و کافر و بێباوەڕێکی خۆش ناوێت. أذن للذين يقاتلون بأنهم ظلموا وإن الله على نصرهم لقدير. مۆڵەت دراوە بۆ ئیماندارانەی شەڕیان پێدەجێڕن کە بجەنگن و بەرهەڵستی بکەن چونکە بەڕاستی ستەم لێکراون. بێگومان خوددا دەسەڵاتی هەیە کە سەریان بخات و سەرکەوتنیان پێ ببەخشێت. الذين أخرجوا من ديارهم بغير حق إلا أن يقولوا ربنا الله ولولا دفع الله الناس بعضهم ببعض لهدمت صوامع وبيع وصلوات ومساجد يذكر فيها اسم الله كثيرا ولينصرن الله من ينصره إن الله لقوي عزيز. ئەوانەی کە بەنا حەق لە وڵاتیان دەربەدەرکران تەنها تاوانیان ئەوە بوو کە دەیانوت پەروەردگارمان ئەڵڵایە. خۆگەر خوددا خەڵکی نەدا بە یەکدا و حەق دژی بەتاڵ نەوەستێت، هەرچی شوێنی خواپەرستی جوولەکە و گاور هەیە لە خەڵوەتگە و کڵێسا و کەنیسا، هەروەها مزگەوتەکانیش کە ناوی خودای زۆر تێدا دەبرێت هەمووی کاول دەکرێت. سوێن بێت بێگومان خوددا ئەو کەسە سەردەخات کە پشتگیری ئاین و بەرنامەکەی دەکات و هەوڵی سەرخستنی دەدات. بەڕاستی خوددا زۆر بەهێز و باڵا دەستە. الذين إن مكناهم في الأرض أقاموا الصلاة وآتوا الزكاة وأمروا بالمعروف ونهوا عن المنكر ولله عاقبة الأمور. ئەوانەی کە ئەگەر پایەدارمان کردن لە زەویدا نوێژ و دروشمەکانی بە چاچی ڕادەگرن، زەکاتیش بە تەواوی دەدەن، فەرمان بە چاکە دەکەن، قەدەغەل لە خراپە دەکەن، سەرنجامی هەموو کارێکیش هەر بۆ لای خوددا دەگەڕێتەوە. وإن يكذبوك فقد كذبت قبلهم قوم نوح وعاد وثمود. ئەگەر خوددا نەناسان بڕوا بە تۆ ناکەن و بە درۆت دەزانن، ئەوە دڵنیابە کە پێش ئەوان هۆزی نوح و عاد و ثەمود پێغەمبەرەکانی خۆیان بە درۆزانیوە و بڕوایان پێ نەکردوون. وقوم إبراهيم وقوم لوط. هۆزی ئیبراهیم و هۆزی لوتیش بڕوایان بە پێغەمبەرانی خۆیان نەکردووە. وأصحاب مدين وكذب موسى فأمليت للكافرين ثم أخذتهم فكيف كان نكير.
هەروەها دانیشتوانی مەدیەن بڕوایان بە شوعیب نەکرد، موساش بڕوای پێ نەکرا و بە درۆزانرا. منیش مۆڵەتی کافرانمدا تا ماوەیەک، لەوە دوا هەموویانم گرت. ئیتر ڕوون و ئاشکرایە کە تۆڵە و خەشم و قینم چۆن بوو. فكأين من قرية أهلكناها وهي ظالمة فهي خاوية على عروشها وبئر معطلة وقصر مشيد. چەندەها شار و شارۆچکەمان لەناو برد لە کاتێکدا دانیشتوانی ستەمکار بوون. ئەوە تا دەبینیت خانوبەرەکانیان بەسەر یەکدا تەپیوە، بیری ئاوی لە کارخرا و کۆشک و تەلاری بەرز و بڵندی زۆریشمان بە چۆڵی هێشتەوە و بێخاوەن ماوەتەوە کە بەڵگەیە لەسەر خەشم و قینی خوددا لێیان. أفلم يسيروا في الأرض فتكون لهم قلوب يعقلون بها أو آذان يسمعون بها فإنها لا تعمى الأبصار ولكن تعمى القلوب التي في الصدور. ئایا ئەوانە بەسەر زەویدا نەڕۆیشتون بەدڵ و دەروونێکی هۆشیارەوە تا بیرێک بکەنەوە کوان خەڵکانی ڕابردوو؟ ئەو شارانە بۆ کاول کران؟ چێ ئێمەی دروست کردووە؟ ئامانج لە ژیان چییە؟ یان خاوەنی گوێ و دەستگای بیستن نەبوون بەسەر هاتەکانیان ببیستن و لێکی بدەنەوە؟ جاوانە بێت چاوان کوێر بوو بێت، بەڵکو ئەو دڵانە کوێر دەبن کەوان لە سینەکاندا، چونکە هەر ڕواڵەت دەبین و ناوەڕۆک لێک نادەنەوە. ويستعجلونك بالعذاب ولن يخلف الله وعده وإن يوما عند ربك كألف سنة مما تعدون. خوددانە ناسان پەلەت لێ دەکەن کە ئەو سزایە زوویە خەیان پێ بگرێت. بێگومان هەرگیز خوددا لە بەڵێنی خۆی لا نادات لەسەر داخوازی نەفامان پاش و پێشی ناخات، چونکە کات و زەمان بایەخی نییە لە لای خوددا. بەڕاستی ڕۆژێک لای ئەو پەروەردگارت وەکو 1000 ساڵ وایە لەوەی کە دەیژمێرن. وكأين من قرية أمليت لها وهي ظالمة ثم أخذتها وإلي المصير. چەندەها شار و شارۆچکە هەبوون کە من مۆڵەتم داون لە کاتێکدا دانیشتوانی ستەمکاریش بوون، دوای ماوەیەک لە ناوم بردوون، سەرنجام و گەڕانەوەش هەر بۆ لای منە. قل يا أيها الناس إنما أنا لكم نذير مبين. پێیان بڵێ ئەی خەڵچینە، من تەنها ترسێنەر و بێدارخەرەوەیەکی ئاشکرام بۆتان. فالذين آمنوا وعملوا الصالحات لهم مغفرة ورزق كريم. جا ئەوانەی ئیمان و باوەڕیان هێناوە و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە، لێخۆشبوون و ڕۆزی بە نرخ و فراوان بۆیان ئامادەیە. والذين سعوا في آياتنا معاجزين أولئك أصحاب الجحيم. ئەو کەسانەشی هەوڵ دەدەن بربەست دابنێن لە بەردەم ئایەت و فەرمانەکانی ئێمەدا لە کاتێکدا دەستە وسانن، ئەوانە نیشتەجێی ناو دۆزەخن. وما أرسلنا من قبلك من رسول ولا نبي إلا إذا تمنى ألقى الشيطان في أمنيته فينسخ الله ما يلقي الشيطان ثم يحكم الله آياته والله عليم حكيم. أي محمد پێش تۆ هیچ پێغەمبەرێکی پەیامدار و بێ پەیاممان ڕەوانە نەکردووە ئاواتی نەخواست بێت بە باوەڕهێنانی قەومەکەی، بەڵام کاتێک ئاواتی خواستووە شەیتان ئەوەی بە فرسەت زانیوە شتی نابەجێی تێکەڵ بە ئاواتەکەی کردووە. اینجا خوداش فریای کەوتووە و ئەوەی شەیتان فڕیداوەتە ناو ئاواتەکەیەوە سڕیویەتیەوە. لەوە دوا خودای گەورە ئایەت و بەرنامەکەی خۆی چەسپا و دامەزراو کردووە.
خدا خۆی زانا و دانایە. ليجعل ما يلقي الشيطان فتنة للذين في قلوبهم مرض والقاسية قلوبهم وإن الظالمين لفي شقاق بعيد. خدای گەورە بۆیە ئەو دەسەڵاتەی داوە بە شەیتان تا ئەو خەتەرە و خەیاڵ و وەسوەسەی شەیتان فڕی دەداتە نێو ئاواتی پێغەمبەرانەوە ببێتە هۆی سزا و تاقیکردنەوە بۆ ئەوانەی لە دڵ و دەرونیاندا نەخۆشی دووڕوویی و ناپاچی هەیە و بۆ ئەوانەشی کە بەرامبەر ئاینی خوددا دڵڕەقن. بەڕاستی ستەمکاران لە دژایەتی و شەڕەنجێزیەکی قوڵ و بێبندا ڕۆچوون. وليعلم الذين أوتوا العلم أنه الحق من ربك فيؤمنوا به فتخبت له قلوبهم وإن الله لهادي الذين آمنوا إلى صراط مستقيم. بۆ ئەوەش ئەوانەی زانست و زانیاریان پێبەخشراوە دڵنیابن و بزانن کە بێگومان ئەم قورئانە حەقیقەت و ڕاستە و لەلایەن پەروەردگاری تۆوە ئەی موحەممەد ڕەوانە کراوە. اینجا بڕوای پتەوی پێدەهێن و دڵەکانیشیان ملکەج دەبێت بۆ خوددا. بێگومان خوددا هیدایەت دەری ئەوانەیە کە باوەڕیان هێناوە بۆ ڕێگە و ڕێبازی ڕاست و دروست. ولا يزال الذين كفروا في مرية منه حتى تأتيهم الساعة بغتة أو يأتيهم عذاب يوم عقيم. بەردەوام ئەوانەی کە بێباوەڕن دەربارەی قورئان لە شک و گوماندان هەتا کتوپڕ قیامەت بەرپا دەبێت یاخود تا ئەو کاتەی کە سزا و ئازار لە ڕۆژێکی بێخێردا یەخەیان پێدەگرێت. الملك يومئذ لله يحكم بينهم فالذين آمنوا وعملوا الصالحات في جنات النعيم. ئەو ڕۆژە پاشایەتی و دەسەڵات تەنها بەدەست خوددایە و فەرمان ڕەوایی لە نێوانیاندا دەکات. جا ئەوانەی کە باوەڕیان هێناوە و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە لە چەندەها باخی پڕ لە ناز و نیعمەتەکاندان. والذين كفروا وكذبوا بآياتنا فأولئك لهم عذاب مهين. ئەوانەشی کە بێ باوەڕبوون و ئایەت و فەرمانەکانی ئێمەیان بە درۆزانیوە ئەوانە بەهۆی بیر و باوەڕی ناپەسەندیانەوە سزای پڕ لە خەجاڵەتی و ڕیسواکەریان بۆ ئامادەیە. والذين هاجروا في سبيل الله ثم قتلوا أو ماتوا ليرزقنهم الله رزقا حسنا وإن الله لهو خير الرازقين. ئەوانەشی کە لەبەر ڕەزامەندی خوددا و لە پێناوی سەرخستنی ڕێبازەکەی ئەودا کۆچیان کرد لەوە دوا کوژران و شەهید کران یاخود مردن سوێن بێت بێگومان خوددا لە ڕزق و ڕۆزی چاک بەهرەوەریان دەکات. بەڕاستی خوددا هەر خۆی چاکترین ڕزق و ڕۆزی بەخشە. ليدخلنهم مدخلا يرضونه وإن الله لعليم حليم. سوێن بێت خدای گەورە ئەو جۆرە کەسانت دەخاتە شوێنێکەوە کە زۆر پێی ڕازی و خۆشنود دەبن. بەڕاستی خوددا زانایە بە هەوڵ و کۆشش و نیەت و چاکەیان و خۆگرە زۆر پەلە ناکات لە تۆڵە سندندا. ذلك ومن عاقب بمثل ما عوقب به ثم بغي عليه لينصرنه الله إن الله لعفو غفور. ئەوە بڕیاردادەی خوددا بوو هەر کەسێک تۆڵە بسێنێت لە ستەمکار بە ئەندازەی ئەوەی کە ستەمی لێکراوە لەوە دووە دەستدرێژی بکرێتەوە سەر و ستەمی لێ بکرێت ئەوە بێگومان خوددا سەری دەخات بەسەر و ستەمکارەدا. بەڕاستی خوددا زۆر چاوپۆشی دەکات و لێ خۆش بووە لەو کەسانەی واز لە ستەم دەهێنن یاخود توانای تۆڵە سندنیان هەیە و چاوپۆشی دەکەن. ذلك بأن الله يولج الليل في النهار ويولج النهار في الليل
وأن الله سميع بصير. ئەو سەرکەوتنە بەهۆی ئەوەیە کە بەڕاستی خودای گەورە زاتێکە ئەوەندە بەتوانایە شەو تێ هەڵکێشی ڕۆژ دەکات و ڕۆژ تێ هەڵکێشی شەو دەکات. بەڕاستی خوددا بیسەر و بینایە بە هەڵس و کەوت و قسە و گفتاری بەندەکانی. ذلك بأن الله هو الحق وأن ما يدعون من دونه هو الباطل وأن الله هو العلي الكبير. ئەو بیستن و بینینەش بەهۆی ئەوەیە چونکە بەڕاستی هەر خوددا خۆی حەق و ڕاستە، ئەوانەشی کە ئەوان هانا و هاواری بۆ دەبەن لە جیاتی ئەو هەر ئەوە خۆی بەتاڵ و ناحەقیە. بێگومان ئەو خودایە بڵند و بەرز و مەزن و گەورەیە. ألم تر أن الله أنزل من السماء ماء فتصبح الأرض مخضرة إن الله لطيف خبير. ئایا نەتبینیوە کە بەڕاستی خوددا بارانی لە ئاسمانەوە باراندووە و زەوی زۆر پێ سەوز دەبێت؟ بەڕاستی خوددا وردبین و بەسۆز و دلۆڤان و ئاگایە. له ما في السماوات وما في الأرض وإن الله لهو الغني الحميد. هەرچی لە ئاسمانەکاندایە و هەرچی لە زەویدا هەیە هەموویە و زاتە خاوەنیانە. بەڕاستی هەر خوددا خۆی دەوڵەمەند و بێنیازە و هەر خۆی شایستەی سوپاس و ستایشە. ألم تر أن الله سخر لكم ما في الأرض والفلك تجري في البحر بأمره ويمسك السماء أن تقع على الأرض إلا بإذنه إن الله بالناس لرؤوف رحيم. ئایا بەچاوی خۆت نەتبینیوە چۆن خودای گەورە هەرچی لە زەویدا هەیە بۆ ئێوەی ڕامهێناوە، هەروەها کەشتەکانیش کە لە دەریاکاندا دەڕوات بە فەرمانی ئەو زاتە، ئاسمانیش ڕاگیر دەکات لەوەی کە بکەوێت بەسەر زەویدا مەگەر بەویست و فەرمانی خۆی. بەڕاستی خوددا بۆ خەڵکی زۆر بەسۆز و میهرەبان و لێخۆش بوو بەخشندەیە. وهو الذي أحياكم ثم يميتكم ثم يحييكم إن الإنسان لكفور. هەرەو زاتە ژیانی پێبەخشیون لەبەو دوا ئەو دەتان مرێنێت پاشان زیندوتان دەکاتەوە لەگەڵ ئەم هەموو شتانەدا زۆربەی خەڵکی سپڵە و بەدنمەکە. لكل أمة جعلنا منسكا هم ناسكوه فلا ينازعنك في الأمر وادع إلى ربك إنك لعلى هدى مستقيم. بۆ هەر میلەتێک بەرنامە و پرۆگرامێکمان دیاری کردووە پەیڕەوی دەکەن و لەسەری دەڕۆن بە گوێرەی کات و شوێن و بارودۆخیان. ئەم بەرنامەیەشمان ناردووە بۆ هەتاهەتایی کەواتە با خاوەن ئاینەکانی تر نەیکەنە چێشە و ئاژاوە لەگەڵتدا لەبارەی ئەم ئاینەوە. ئەی محەممەد بەردەوام بانگەوازی خەڵکی بکە بۆ لای پەروەردگارت چونکە بەڕاستی تۆ لەسەر ڕێگە و ڕێباز و هیدایەتێکی ڕاست و دروستیت. وإن جادلوك فقل الله أعلم بما تعملون. خۆ ئەگەر مجادلەت لەگەڵدا بکەن ئەوە تۆ مجادلە مەکە بەڵکو بڵێ خدا خۆی چاک زانایە بەو کار و کردوانەی کە ئەنجامی دەدەن. الله يحكم بينكم يوم القيامة فيما كنتم فيه تختلفون. هەر خدا خۆی لە ڕۆژی قیامەتدا داوەری دەکات لە نێوانتاندا لەسەر ئەو شتانەی کە ئێوە چێشە و جیاوازیتان لەسەر دەکرد لەوێ ڕاستیەکان بەتەواوی دەردەکەوێت. ألم تعلم أن الله يعلم ما في السماء والأرض إن ذلك في كتاب إن ذلك على الله يسير. أي هوشمند مەگەر نەتزانیوە کە بەڕاستی خوددا ئاگا و زانایە بە هەرچی لە ئاسمان و زەویدا هەیە و هەموو ئەو شتانەی کە دەیکەن لە کتێب و دۆسەی لەوح المەحفوظدا تۆمار کراوە؟
بەڕاستی ئەو کارە بۆ خوددا زۆر ئاسانە. ويعبدون من دون الله ما لم ينزل به سلطانا وما ليس لهم به علم وما للظالمين من نصير. مشریک و هاوڵگەران لە جیاتی خوداپەرستی شتێک دەپەرستن کە خوددا هیچ بەڵگەیەکی ڕەوانە نەکردووە لەسەری کە ڕەوایە بیپەرستن و خۆشیان هیچ زانیاریەکیان دەربارەی نییە. ستەمکارانیش هیچ جۆرە پشتیوانێکیان نییە تا لە قیامەتدا فریایان بکەوێت. وإذا تتلى عليهم آياتنا بينات تعرف في وجوه الذين كفروا المنكر يكادون يسطون بالذين يتلون عليهم آياتنا قل أفأنبئكم بشر من ذلكم النار وعدها الله الذين كفروا وبئس المصير. کاتێک کە ئاەتەکانی ئێمە بەڕوونی و ئاشکرایی بەسەریاندا دەخوێنرێتەوە لە ڕوخساری ئەوانەدا کە بێ باوەڕن بێزاری و تاڵی و گرژی بەدی دەکەیت بە جۆرێک خەریکە هێرش بەرنە سەرەوانەی کە ئاەتەکانی ئێمەیان بەسەردا دەخوێننەوە پێیان بڵێ ئایا هەواڵتان بدەمێ بە خراپتر لەو کینە و بوغزەتان ئەویش ئاگری دۆزەخە کە خودای گەورە بەڵێنی داوە بەوانەی کە بێ باوەڕن پێی ئای کە سەرنجام و چارەنووسێکی خراپە. يا أيها الناس ضرب مثل فاستمعوا له إن الذين تدعون من دون الله لن يخلقوا ذبابا ولو اجتمعوا له وإن يسلبهم الذباب شيئا لا يستنقذوه منه ضعف الطالب والمطلوب. ئەی خەڵچینە نمونەیەک هێنراوەتەوە چاک گوێی بۆ بگرن بەڕاستی ئەوانەی کە هانا و هاواریان لێ دەکەن لە جیاتی خوددا هەرگیز ناتوانن تاکە مێشێک دروست بکەن هەرچەندە بۆ ئەو کارە کۆ ببنەوە و یارمەتی یەکتریش بدەن و ئەگەر مێشەکە شتێکیان لێ بفڕێنێت ناتوانن لێی بسەنەوە. داواکار و داوا لێکرا و هەردووچیان لاواز و بێ دەسەڵاتن. ما قدر الله حق قدره إن الله لقوي عزيز. ئەوانە وەکو پێویست قەدری خودایان بە چاچی نەزانی ڕێزی پەروەردگاریان بە تەواوی نەگرت لە کاتێکدا بەڕاستی خوددا زۆر بەهێز و بەتوانە و باڵا دەستە. الله يصطفي من الملائكة رسلا ومن الناس إن الله سميع بصير. هەر خوددا بەویستی خۆی لە فریشتەکان و لە خەڵکیش فروستادە هەڵدەبژێرێت بەڕاستی خوددا بیسەر و بینایە چاک دەزانێت چێ هەڵدەبژێرێت بۆ گەیاندنی پەیامەکەی. يعلم ما بين أيديهم وما خلفهم وإلى الله ترجع الأمور. خدا ئاگایە بەوەی کە لە پێشیانەوە ڕوویداوە و بەوەش کە لە ئایندە و داهاتوودا ڕوودەدات و هەموو کار و هەموو شتێک بۆ لای خوددا دەبرێتەوە. يا أيها الذين آمنوا اركعوا واسجدوا واعبدوا ربكم وافعلوا الخير لعلكم تفلحون. ئەو کەسانە ئیمان و باوەڕتان هێناوە کوڕنوش و سوژدە بەرن و نوێژەکانتان بە جوانی بکەن و پەروەردگارتان بپەرستن لە هەموو بار و دۆخێکدا و تا دەتوانن چاکە و چاکە کاری ئەنجام بدەن بۆ ئەوەی سەرفراز و سەرکەوتوو بن. وجاهدوا في الله حق جهاده هو اجتباكم وما جعل عليكم في الدين من حرج ملة أبيكم إبراهيم هو سماكم المسلمين من قبل وفي هذا ليكون الرسول شهيدا عليكم
وتكونوا شهداء على الناس فأقيموا الصلاة وآتوا الزكاة واعتصموا بالله هو مولاكم فنعم المولى ونعم النصير. هەروەها بەردەوام بن لە خەبات و جیهاد و هەوڵ و کۆشش لە پێناوی خوددادا بەو شێوەیەی کە شایستەیەتی لە بەرخاتری ئەو بێت. ئەو زاتە بۆ ئەوە هەڵی بژاردون و لە ئاین و بەرنامەکەیدا هیچ جۆرە شتێکی ناڕەوا و قورس و گرانی لەسەردانە ناون کە نەتوانن ئەنجامی بدەن. جا ئەم بەرنامەیە ڕێو شوێن و بەرنامەی ئیبراهیمی باواتانە کە پێشتر هەر خودای گەورە ناوی ناون موسڵمان و لەم قورئانەشدا بە موسڵمان ناوی بردوون تا پێغەمبەر ببێتە شایەت بەسەرتانەوە کە پەیامی خودای پێڕاگەیاندون و ئێوەش بەگەیاندنی ئەو پەیامە ببنە شایەت بەسەر خەڵکیەوە کەواتە نوێژەکانتان بە چاچی ئەنجام بدەن و زەکاتیش لە ماڵ و سامان و زانستی و هێستان دەربکەن و پشت بە خوددا ببەستن چونکە هەر ئەو زاتە یار و یاوەرتانە. جا دڵنیا بن کە خوددا چەندە یارمەتی دەرێکی چاکە و چەندە پشت و پەنایەکی بەهێز و بەنرخە.